بەڕێزان بۆ قسەکردن لەسەر دواترین پێشهاد لەبارەی ئەنجامدانی ڕاپرسی و ڕاگەاندنی سەربەخۆی هەرێمی کوردستان کە مەسعود بارزانی ڕاگەیان لە شاری سۆران لە پارێزگای هەولێرەوە مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان لەگەڵماندایە. مامۆستا مەڕوان سڵاو لێبێ. دەمەوێت بپرسم بەگشتی چی نوێت لە دیدارەکەی بارزانی لەگەڵ پێکرد و خوێندەوە؟ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز و خۆشەویست. خوازیارم کە خوای پەروەردگار تاعات و عیبادەت هەمولایەکی قبول کرده بێتن. وەڵاوی کە من لە دیداری بەڕێز کاک مەسعود بارزانی شتێکی نوێی تێدا نییە و قسەکردنێکە بە تایبەتی ڕەچاونەکردنی بارودۆخی نێودەوڵەتی و بە تایبەتی گوێنەدانە بە هەڕەشەی زلهێزان کە کردویانە ڕاستەوخۆ نەک ناڕاستەوخۆ بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان و پشت بەستنە بە خەڵکێکە و خەڵکە ئەو ئیستیعدادەی نییە، چونکە ئەگەر لەو راپۆرتەی ئێوە و پەرلەمانتار و سیاسەتمەداران لێرە و لەوێ کە قسە دەکەن لەسەر مەسەلەی ریفراندۆم قەزیەیە ئەتوانم بڵێم نەک نەیتوانیوە یەکدەنجی خەڵکی هەرێمی کوردستان خەڵک بکاتە یەک دەنگ و یەک مەوقیف، بەڵکو ئەتوانم بڵێم پەرتەوازەی زیاتری دروست کردووە و گومانی زیاتر دروست کردووە لە نێوان لایەنە سیاسیەکان. خاڵێک کە بەڕاستی زۆر سەرنجی ڕاکێشە ئەوەیە کە بەڕێزیان دەڵێتن خەڵک وەکو بڵێ ئیستیعدادی مردنی هەیە، ئامادەیە بمرێ لە برسانە. یعنی خەڵک قەناعەتم وایە کاتێک ئیستیعدادی دەبێت بمرێ لە برسانە کە قیادەکەی پێشی ئەو برسان بمرێت. بەڵام یعنی کە تەماشە دەکەین لە سایەی سیستەمی گەندەڵی و قۆرخکاری و دەست بەسەر سامانی میلەت داگرتن، ئەوانەی کە بەرپرسن لە وڵاتەوە، ئەوانەی کە بە ڕێگەیەک دەچنە دەگەڕێنەوە ئەو بەرپرسانە، ئەوەندە سۆر و جوان و قەڵەو بوون، خەڵکەکەش زیجی دێژێتن لە برسان. خەڵک کاتێک کە ئیستیعدادی دەبێ تەزحیە بدات و بمرێتن لە برسان کە قیادەکەی لە پێشە خۆ ببینیتن، نا قیادەکەی لە برجی بەرز و لە ژیانێکی هایلایفدا بژێتن، ئەویش پارەی 1000 دیناری نەبێتن ئێواران سەمون بۆ منداڵەکانی خۆی بکڕێتن. زۆر چاکە مامۆستا مەڕوان. بەشێک لە لایەنەکان لە مێژە باز لە یان دەڵێن مەسلەی سەربەخۆیی پێویستی بەسم زەمینە سازی هەیە و ئەم زەمینە سازیەش نەکراوە. حەز ناکەن لەم دیدارەی دواییدا لە دوا دیداری بارزانیدا کە باسی پلانی جێگرەوەی لەگەڵدا دەکرێت ئەو نەبوونی زەمینە سازیە بەڕوونی هەستی پێ دەکرێت؟ برای عزیزم، ئەمە لە مێژە گوتومانە ئەگەر ریفراندۆم برادرانی کەم چووکە قەناعەتم وایە برادرانی یەکێتی بە دوای سیاسەتی برادرانی پارتیدا دەڕۆن. قەناعەتم وایە گەر بە جددیان ریفراندۆم دەکەن دەبوا پێش هەموو شتێکی زەمینە سازی سیاسی کرابە لە هەرێمی کوردستان. ئەو وەکو بڵێ پەرتەوازە سیاسی کە هەیە نێوماڵی کوردی چاک کراباوە و ئەو بربەستانەی کە دروست کراون لە هەرێمی کوردستان بۆ یەک پارچەیی خەڵکی هەرێمی کوردستان هەڵگیرابانە، پەرلەمانی کوردستان کارا کرابایەوە و دڵنەوایی درابە بۆ نمونە لژنەیەکی باڵا دروست کرابایە لەگەڵ حکومەتی عراقی قسەی کردبایە، چونکە تو کە معقول نیان لەلایەکی دەتەوێت وەکو بڵێ گەوجاندنێک بکەی کە وەکو بڵێ لەگەڵ میلەتی خۆتدا لەلایەک بڵێ ئیعلانی کاکە ڕێی و خەڵکە هەموو دیارە، خەڵک هەمووی لەگەڵ دەوڵەتی کوردیدایە. بەڵام چ دەوڵەتێک کە ئاسوودەیی بۆ بەرقەرار کات، دەوڵەتێک کە ئەو نەهامەتیانەی کە تێدا ڕزگاری بێتن، دەوڵەتێک کە میلەتەکە ڕزگارکە لە برسیکردن. ئەمە پێش ئیعلانی دەوڵەتی کوردی و پێش ریفراندۆم ئێوەوە چەند ساڵە ئەو خەڵکەتان برسی کردووە، نان و قوتی ئەو خەڵکەتان بڕیوە، موچەی و خەڵکەتان بڕیوە، بژێوی ئەو خەڵکەتان بڕیوە. یعنی ئێستانەکە دێتون لەسەر یعنی ئەوەی کە ئەو هەموو مەعانات و نەخۆشی و نەهامەتی هەنە، نەهامەتی دیکەشی بۆ دروست دەکەی. یعنی ئەوە بەڕاستی جێ هەڵوەستە لەسەرکردنە و پێشم خۆشە لێرانەوە بڵێم ینی بۆی ئەوە بابەتێک نیە مزادەی کوردایەتی لەسەر بێ، چونکە من زۆر خەڵکی عاتفی دەبینم کاکەەوە مەسلەی ریفراندۆمە و ئەوە مەسلەی دەوڵەتی کوردی و خیانەتە و کاک هەمومان لەگەڵ دەوڵەتی کوردی داینە. بەڵام بەڕاستی ینی ئینسان دەبێ عەقڵی خۆی وەگەڕ بێخیتن. نمونە 5 دینارت هەبن، ئەو 5 دینارە بچی هەر 5ەکەی دیکەش بدۆڕێنی،
ئێمە شوێنێکمان هەیە بوقعەیەکمان هەیە ئەتو بێ ئیعلانی شتێکی بکەیت کە بە هەموو خەڵکە کەشت ڕاگەیاندۆ کە مەبەستەوە لێنی ئیعلانی دەوڵەتی کوردی بکەیت ئەو قسەی ئێمە نیە بەرپرسانی خۆیان ئەوانەی کە لیژنن دایان ناون بۆ لیژنەی ریفراندۆم یعنی بە خەڵکیان گوتو بە وڵاتانیان گوتو کاکێ من بەس دەمانەوە ڕێی خەڵکەکە کاکە باڵتان ئەبە و گەردەنەی من پێویست ناکە ڕێی خەڵک هەمووی لەگەڵ دەوڵەتی کوردیدایە بەڵام ئەتۆ چت ئامادەکردو بۆ دەوڵەتی کوردی کوا زەمینە سازیەکەن کوا ژێرخانی ئابووریت چت هەیە کوا ئەو خەڵکەی کە تۆ ئایا سبینێکە کە بۆ نمونە ریفراندۆم دەکەی لەو شوێنانەی کە مادەی 140 دەیگرێتەوە بەشێکی زۆری لە ژێردەستی حەشتی شعبیدایە ئایا قبول دەکەن ریفراندۆمی لێ بکرێتن هەڵوێستت چ دەبێت ئەگەر بە چەک پەلاماری بنکەکانیاندا و پەلاماری ئەو خەڵکەیاندا ئیستعدادت هەیە ڕوو چەندان پرسیاری دیکە زۆر باشە مامۆستا مەڕوان میلەتان لە جیهاندا بۆ مردن لە بیرساندا بڕیار لە چارەنووسی خۆیان دەدەن یاخود بۆ ژیانێکی شایستەتر بۆ قۆناغێکی نوێتر بۆ پێگەیشتنی زیاتر و بۆ ژیانێکی خۆشتر مامۆستا بەختیاری بەڕێز خۆ قەناعەتم وایە لە هەموو دنیا لە عالمی ئیسلامی و غەیری عالمی ئیسلامیش خەڵک ئەوەندەی کە حەوضاڵی ئازادی و حەوضاڵی کەشێکی هێمن و ئاساییشە بۆ هەموو تاکەکانی کۆمەڵگە خەڵک ئازاد بێ و هەست بە ئازادی بکاتن بەڕاستی لە نان و ئاو لە هەموو شتێکی پێ گرنگتر و مهمترە ئێمە لە وڵاتێکدا دەژین کە بەڕاستی بەداخەوە دەڵێم جارە پێشەموو شتێکی وڵاتەکەمان دوو پارچە کراوە تا ئێستانەکەش زۆنی سەوز و زۆنی زەردە و خەڵک ئازاد نییە قسە بکاتن خەڵک ئازاد نیە ڕایخۆی دەربڕێ خەڵک ئازاد نییە چەندان خەڵکمان تیرۆر کراوە لەسەر ڕادەربڕین لەسەر مەقالە نووسینێک لەسەر هەڵوێستێک و خەڵک ینی بەس بۆ ئەوەی کە خۆی کاندید کردووە بۆ پۆستێک هێلکەباران و تەماتەباران کراوە کەواتە خەڵک لە پێناو ئازادیدا ئیستعدادی هەموو شتێک بکاتن بەڵام بەڕاستی کە بزانێتن بالفعل ئازادیەکەی دەست دەکەوێتن نەک ئەو نیمچە ئازادی هەیە ئەوش لە دەست بداتن مامۆستا مەڕوان بەڕێستان لەگەڵمان بمێنەوە دەچینە لای پەیامنێرمان جەلال محەممەد لە شاری سلێمانی بۆچوونی هاوڵاتیانمان بۆ وەردەگرێت سەبارەت بە ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان جەلال سڵاو لێبێ دەمەوێت ڕای هەندێک لە هاوڵاتیانم بۆ وەربگری سەبارەت بە ئامادەکاری و ئەنجامدانی ڕیفراندۆم سڵاو کاک بەختیار سڵاو لە جەنابەت لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان بێت من ئێستا لە شەقامی ساوڵەکەم لە شاری سلێمانی دیارە لە پشتمەوە چایخانەیەکی کەندی هاوڵاتی لێرە دانیشتوون ئەلبەتە بەشێکی زۆری گفتوگۆکانی ئەمانیش تایبەتە بە پرسی ڕیفراندۆم لە ناوخۆیاندا 3 نەفەر و 2 نەفەر و 4 نەفەر دانیشتوون پسۆ گفتوگوێ و مشتومڕیان لەسەر ئەو ڕیفراندۆمەیە کە ئێستا باسوخواسی لە هەرێمی کوردستاندا هاتووەتە پێشەوە منەوێت زیاتر لەسەر لەگەڵ خودی هاوڵاتیانە قسە بکەم و ئەمەوێت پێشەوەی کە بڕۆمە لای هاوڵاتیەکان هەندێکیان باسییان لەوە دەکرد کە ئەو وەزعی کە لە 3 ساڵی ڕابردوودا بۆی قەیرانی دارایی و بۆی قەیرانی سیاسی و لە 2 ساڵی ڕابردوودا هاتووەتە پێشەوە هیچی کەمتر نییە لەگەر لە سەرەتای ئەم ساڵانەوە ئەم قەیرانانەوە دەوڵەتی کوردیان ئیعلان بکردایە هەر ئەوەندە برسێتیان چەشت هەر ئەوەندە قەیران و لە ناڕەحەتی و لە ناڕەحەتی و ناسۆریا دەبوون من دەمەوێت زیاتر لەگەڵ هاوڵاتیانە قسە بکەم کاکە سڵاوتان لێبێت شاشەکەەوە سواز دەکەم ڕای جەنابەت لەسەر ڕیفراندۆم چی هەیە بە تایبەتی ئێستا هەندێ دەنگۆ هەیە کە ناوچەدا بڕێنراوەکان بەم ڕیفراندۆمە ناگەڕێنرێنەوە سەر هەرێمی کوردستان و باز لەوە دەکرێت یعنی دەبێت بە جۆرێک لە جۆرەکان خۆمان حاضر بکەین بۆ برسێتیەکی زیاتری شەکر بێت توێ ئێمە بمانەوێت ئەم ڕیفراندۆمە بۆ سەربەخۆیی بێت سەرتا بەخێر بن بەڕاستی ئەوەی کە تا ئێستا لەبارەی ڕیفراندۆمەوە وترێ ئەوەی کە وترا و دراوە بە جوێی خەڵکیدا لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە کە مەسعود بەرزانی تر ماوە بەسەرچوویان ماوەتەوەیان شتێکی ترە بەڵام تا ئێستەوەی کە ئەو ئیعلانی ئەوەی کردووە کە ڕیفراندۆم ئەنجامدا لەژێر هەر بارگرانی و سەختیەکدا بێ ئەوەمان بیستووە کە ڕیفراندۆم بۆ جیابوونەوە چەند دەنگوویەکێ لە چەند ڕۆژێکە لە کەناڵە میدیایەکان کە گوایە چەند قسەیە کراوە لەسەر مەسەلەی ڕیفراندۆم و ئەوان هەموو ئەوانیان ڕەت کردوێتەوە ئێستا ئێمە دانەویشتین بۆی کە بەرگری لە ئەوکەین کە چێ ئەم بڕیارانی داوە دانەویشتین بۆ بەرگریکردن لە بارزانی بەڵکو ڕیفراندۆم مەسەلەیەکی قەومیە پێویستە ئەم ئاوایە نەدرێتە دەست کەسێک بە تاقی تەنیا و دواتر ئەگەر ئەم ڕیفراندۆمە سەرکەوتوو بوو و دەوڵەتی کوردی دامەزرا ئێمە خێر پێکراو بین لەلایەن ئەو لایەنەوە پێویستە هەمومان بە شێوەیەکی باش بە شێوەیەکی بەڵێ لەگەڵ مەسەلەی ڕیفراندۆم بین ڕیفراندۆمێک بۆ سەربەخۆیی بۆ جیابوونەوە لە عێراق و بۆ ڕاگەاندنی دەوڵەتیشم پێم وایە هیچ کەسێک لەو هیچ دەوڵەتێک لەو دەوڵەتانەی کە ئێستا هەیە بە ئاسانی دەوڵەتی ڕانەگەاندۆ تۆ ئێستا وەکو هاوڵاتیەک ئەزانی ئەم ڕیفراندۆمەی کە لە 25 نوێیا دەکرێت بۆ سەربەخۆییە بێت یانە
ئەوەی کە بە فەرمی بیستومانە بۆ سەربەخۆیە چەند لە دوانێکی جیاجا هەیە کە تا ئێستا ڕەت کراوەتەوە کە گوایە ئەمە بۆ سەربەخۆیی نییە و گوایە لەلایەن سەرکردایەتی کوردۆ پەیوەندی کراوە بە قیادەی حکوومەتی ئیتیحادیەوە کە ئەمە بۆ سەربەخۆین و تەنیا بۆ ئیستیفتایەکی ئاساییە ئەوانە ڕەت کراوەتەوە ئەوەی کە تا ئێستا سەرکردایەتی کوردەوە ئەوانەی کە قسەی جدیانێ لەسەر مۆزوعەکە بۆ سەربەخۆییە. لەسەر ناوچەدا بڕێنراوەکان چی باز لەوە دەکرێت کە ئەم ڕیفراندۆمە ناوچەدا بڕێنراوەکان ناگەڕێنێتەوە سەر هەرێمی کوردستان لە کاتێکە بۆ نمونە 3 ساڵە پێشمەرگە لەوێ خوێن دەڕێژێت. هاوڕێ ئەمە ئێستا ناوچەدا بڕێنراوەکان بە فعلی بە پێی واقع لەسەر هەرێمی کوردستانن و هێزی کوردستانی بەرگریان لێکاوە هێزی کوردستانی باڵادەسەر ناوێنە پارێزگارەکانی ئەو ناوچانە کوردن پارێزگارەکانی ناوچانە سەر بە ئەحزابە کوردیەکانن بە جۆرە جۆگان خۆی سەر پێی ئەمری واقع ئەوێ بەشێک لە هەرێمی کوردستان پێشم وایە ئەبێ استفتای بکرێ ئەتوانین بە جۆرێک جۆرەکان ئەوێش بەڕسمی بگەڕێنە سەر هەرێمی کوردستان ئەو نیگەرانانەی کە تا ئێستا هەیە لەسەر ناوچە کوردستانەکان ئەوانەش ڕەت بکەینەوە. چمەلای هاوڵاتیەکی تر کاک بەختیار کاک سڵاو لێبێت ئەگەر جەنابەت ڕێی خۆتم پێ بڵێ لەسەر ڕیفراندۆم و بڕات وایە ئەم ڕیفراندۆمە هەندێک وەکو هاوڵاتیەک زانیاری تەبێ بۆ سەربەخۆییە بێت یان وەکەوەی بۆ پەردەپۆشتکردنی هەندێک قەیران و هەندێک کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بێت. دەکرێت بڵێن بۆ هەمویانە بە درێژای 26 ساڵی حکومڕانی کوردی لە باشووری کوردستان تەجروبەیەکی تاڵمانەیە لەگەڵ کۆی ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستاندا هێندەمان چەرمەسەری و بەرزی و نزمی لە حیات دابینیوە ئەمڕۆکە ئەگەر ئێستاژ ئیعلانی دەوڵەت و سەربەخۆیمان بۆ بکەن پێم وایە دڵمان پێ خۆش نابێ ڕەنگ بێ قسەی من تەنها پێوەەر نەبێ بەشێکی زۆری تووڕەیی خەڵکی دەرئەنجامی کارەکانی یاخود سیاسەتەکانی یاخود کارە نەعقلانیەکانی ئەو برادەرانە بووە لە 26 ساڵی ڕابردوودا. من پێم خۆشە خاوەنی دەوڵەت بم پێم خۆشە خاوەنی کیانێکی سیاسی سەربەخۆ بم ئەمە پێخۆش بووەکانن بەڵام ئەو دۆخی کێسە لە هەرێمی کوردستان هەیە لە قەیرانی دارایی و لە سیاسی وەلەو ئاڵۆزیە ناوخۆی کە لە هەرێمی کوردستان لە نێوان لایەنە سیاسیەکاندا هەیە بڕوات وایە ئەمە چه جۆرە دەوڵەتێک بەرەمدێنێت. من پێم وایە خراپە بەم مەزعەوە بەم حاڵی ئێستەوە بەبێ بوونی هیچ ئامادەگیەکی پێویست بەبێ بوونی هیچ جێرخانێکی ئابووری بەبێ بوونی چوارچەوەیەکی دیاری کراوە بەبێ بوونی گەڕانەوەی ناوچە دابڕاوەکانی هەرێمی کوردستان کە هەزارەها شەهیدمان بۆ داوە و سەرەڕای هەموو ئەوانش بەم قەیرانە دارایی و گیرفان بەتاڵی خەڵکەوە ئەمڕۆکە خەڵک نانی پێویسترە لە دەوڵەت. سپاس دەکەم کاک بەختیار لێرە من دوو کەسی تر لە پشتەوە دانیشتون کە یەکێکیان ڕۆژنامەنووس ئەحمەدزمێرێکێکیشیان ئەبڵێ مەلانووری ئەگەر دەرفەتم بدەیتێ من ئەمەوێ ئەوانی ژێکی کۆمنتێکی خۆیان بڵێن لە شاشەی پەیامەوە لەسەر ڕیفراندۆم. فەرموو جەلال فەرموو. گوێ لە دەنجی بنا دەتوانی بچی بۆ لایەن و قسەیان لەگەڵ بکەین. گوێم لێتە مامۆستا ئەحمەد سڵاو لێبێت ڕاستەوخۆ لەگەڵتان ئەمەوێ بە کۆمنتێک لەگەڵ ما بەشدار بی لەسەر ئەم ڕیفراندۆمەی کە هەیە بزانم کۆمنتی جەنابەتی هەیە ئەگەر ڕووکەیتە بینەران سواز دەکەم. سەبارەت بە ڕیفراندۆم کۆمنتی جەنابەتی هەیە لە ئێستادا لەم دۆخێکە هەیە چووکە هەر شتێک بێت لەبەرەوەی سەرۆکێکی ناشەرعی بانگەشەی بۆەکە لە سایەی پێشێلکردن یاساکان و برسیکردنی خەڵک من وەک ئەحمەد میرە دژی ڕیفراندۆمم و لە هەر بارێکە لەبەرەوەی کەسی ناشەرعی ناتوانێت پرۆسەیەکی شەرعی بەڕێوەبەرێ و هەر هێزێکی سیاسی و هەر دامودەستگایەکی یاسایی لە هەرێمی کوردستانە پشتیوانی ڕیفراندۆم بکە کەواتە پشتیوانی ناشەرعیت و نایاسایی بوونەکە ئەبێ ئەمە و قۆناغە تێپەڕێنین بە ناوی دروشمی نیشتیمانی و نەتەواتیەوە هانی خەڵک بین پشتیوانی پرۆژەیەکی ناشەرعی بکە. من ئەوە بە خەڵکی کوردستان ئەڵێم لە ڕێی تەلەڤیزۆنەکەیەوە یەکێک سوێکی ئابی ئەنجامە بێ و یەکێ شەڕی ناوخۆی کرد دەبێ کەمانە هەمویان هۆکاری سەرەشیم بۆ شکستی خەونی کورد بۆ دەوڵەت و ئامانجی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد ئایا ئەکرێت دەوڵەت پێی خۆش بێ کە ئەوەی کە ڕیفراندۆمەکەشی هەمان ئەنجام و هەمان نەتیجەی نابێ ئەبێ دەنجی نەخێت بۆ ڕیفراندۆم دەنجێکی بەرز بێ و نابێت ترسمان هەبێت لە ئەوەی کە بڵێن ئەم کارە کارێکی ناشەرعیە و دژی ئەو خەونەیە
کە خەباتی ڕزگاری خوازی کورد لە چەند سەدەیە کاری بۆ کردووە. کاک عەبدوڵڵا بوور ئەگەر جەنابیشت بە کۆمنتێک بەشداربی لەگەڵمان لەسەرەوەی کە ڕیفراندۆم لە هەرێمی کوردستاندا بەڕاستی بۆ چیە بێت؟ چونکە هێشتا هاوڵاتیانش بە دەقیقی نازانن ئایا ڕیفراندۆم بۆ سەر بەخۆیە بێ یا بۆ چیە بێت؟ وڵی هیوادارم ڕیفراندۆم ئەگەر بکرێت کۆدەنگێکی هەموو لایەنەکانی لەسەر بێت هێشتا دڵنیانیت؟ تا ئێستا زەمان نییە بکرێت لەبەرەوەی ئەم لە سیناخوا کێشە هەیە جارێ کۆدەنگێک دروست نەبووە چونکە لایەنەکان بە چوونی جیاوازیان هەیە بە تایبەتی من وەکو حزبێک کە گۆڕانم پێم وایە بێ پەرلەمانی کوردستان بڕیا لەسەرم پرسە بدا نەک کۆبوونەوەی حزبی ئەمە گرفتێکی گەورەیە لە ناوخوا کۆدەنگی دروست نەبووە کە کۆدەنگی زەمان و گەرانتی گەورەیە بۆ سەرکەوتنی پرۆسی لەسەر ئاسی نێودەوڵەتی ڕەنگە وەکو پێویست زەمینە سازی نەکرابێ بەڵام تەبعاً پێم وایە خاڵی یەکەمیان گرنگە ئەگەر کۆدەنگە ناوخۆیەکە هەبێ زۆر گرنگ نییە پشتیوانی دارێکی هەبێ و ئەگەر کۆدەنگی ناوخۆی هەبێ بتوانی بارودۆخی خەڵک تۆزە باش بکەی وەلای ئەوەی ئینتیمای خەڵک باشتر دەبێ خۆشەویستی بۆ خاک و نیشتیمان باشتر دەبێ خەڵک زیاتر دەتوانێت بەرگەی هەندێک ڕوودا و پێشات بگرێگە ڕوو ئەگەر ئێستا بەم دۆخی هەرێمی کوردستان کە قەیرانی دارایی و سیاسی هەیە ئەگەر پەرلەمانیش ئەم پرۆژێ شەرعانێکی بۆ بکە ئایا چه دەوڵەتێک دەردەچێت بەم شێوازە؟ ئەزانی ئێمە خوازیارین ینی ئامانجمان هەڵمان بۆ ئەوەیە ببینە خاوەن دەوڵەتێکی دیموکراسی بەڵام من لە ئێستاوە ناتوانە فاڵ بگرمەوە بۆ ئەوەی کە ئەو دەوڵەتە چیە بێ ئەگەر ئێستامان بکەینە بنەما بۆ ئەوەی لە داهاتوواکی دەوڵەتێکمانە بێ بە تاکی دەوڵەتێکمانە بێت لەوەی سووریاچێ لەوەی لیبیاچێ بەڵام ئەمە بەومان هەر لە ئێستاوە بڕیا لە سەرۆبین دەوڵەتێکی خراپ دەرەچێ و بە تاکید ئێمەمانان و جیلە یەک لە دوایەکەکانی خەڵکی کوردستان ئەرکیانەوەی لە خەباتێکی بەردەوام بن بۆەوەی دەبنە خاوەن دەوڵەتێکی باشی دیموکراسی. سپاس جەلال لەگەڵمان بمێنەوە جەلال دەچینەوە لای بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی. مامۆستا مەڕوان نازانم گوێ لە لێدوانی ئەو بەڕێزانە بوو؟ مامۆستا مەڕوان ئەگەر گوێ لە دەنگی من بێت بەڵێ کاک بەختیارجان گوێویستی لێدوانەکانیان بوو زۆر چاکە بۆ چوونت چێ لەسەر قسەی ئەو هاوڵاتیانە مامۆستای زانکۆر ڕۆژنامەنووس پەرلەمانتاری پێشوو و هاوڵاتیانیش قسەیان کرد لەسەر ئەم بابەتە بۆ چوونت چ بوو لەسەر قسەی هاوڵاتیان خۆی بڵێم خاڵێک هەموو حەد مامۆستا سیاستمەدار و خەڵکی وکو بڵێ تاجیر و کاسبکار یەک خاڵ هەمووی کۆ دەکاتەوە کە خەڵک بەڕاستی بێزارە لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان و خەڵک بێزارە لەو یاساشکێنەی کە لە هەرێمی کوردستاندا دەکرێتن و خەڵک بێزارە لەو پەرتەوازەیەی کە دروست کراوە لە هەرێمی کوردستان و ئەو بارەنە سەقامگیریەی کە فەرز کراوە لە هەرێمی کوردستان خەڵک لەوە بێزارە دەنا خەڵک هەمووی لەگەڵ ئەوەدا کە دەوڵەتی کوردی هەبێتن بەڵام دەوڵەتی کوردی ببێتە مایەی خۆشگوزەرانکردنی زیاتر خەڵکی هەڵی هەرێمی کوردستان و بێتە زیاتر ئەوەی کە ئێمە ئەو دەستگای کە هەمانن بە ڕۆڵی خۆیان و بە ئەرچی خۆیان هەڵبستن مش قەناعەتم وایە ینی مەسەلەی ریفراندۆم بەداخەوە دەڵێم بە حزبی کراوە خوازیارم ئەو قەزیەیەکی نەتەوایەتیە و قەزیەیەکە هەمومان تێیدا مشتەڕەچین و دەبووە ئەگەر مەسەلەی ریفراندۆم بەڕاستی بە قەزیەیەکی زۆر گەورە برادرانی سەرەوە وەریانگرتبایە دەبووە تەسحەی زۆری بۆ درابایەوە دەبووە پێش هەموو شتێکی نێوماڵی کوردی یەک هەڵوێست و یەک ڕێی باەوە ناکۆچەکانیان چارەسەر کردبایەوە مامۆستا مەڕوان بەرزانی لەم دیدارەی دواییدا قسە لەسەرەوە دەکات کە لە ناڕزایەتی وڵاتانی ئیقلیم و وڵاتانی دەرەوە کەم دەکاتەوە وڵاتانی خۆرئاوا و وڵاتە گەورەکان کەم دەکاتەوە کە ناڕزایان دەربڕیوە لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم و پێیان باشە کە لەگەڵ باوەڕیان بەیەکگرتووی خاچی عێراق بەیەکگرتووی بمێنێتەوە ئایا هیچ وڵاتی ڕاپرسی نەکردووە؟ ئەوەی کە من ئاگادار بم مامۆستا بەختیار ئەمریکا بەریتانیا تورکیا و ئێران حتا نەتەوە یەکگرتووەکان هیچ لەوانە نەیان شاردو زۆر بەڕاشکاوانە لەگەڵ ئەوە دانین کە ریفراندۆم لە هەرێمی کوردستان بکرێ فەڕەنسا و رووسیا
ئەوانە هەمویان دەڵێن کاتی نییە ئێمە لەگەڵ عراقێکی یەکگرتوو داین خۆی ئەگەر ئێمە زۆر بە کورتی ئەگەر مەجالت هەبێت تەماشە بکەین هەرێمی کوردستان چۆن هەڵکەوت و هەڵکەوتەی هەرێمی کوردستان پێویست دەکاتن کە بۆ مەسلەی هەنگاونان بۆ دەوڵەتی سربەخۆ دەبێ بەڕاستی ئێمە سێ دەوڵەت ئەتوانم بڵێن بە ئیتیفاقێکی استراتیجی دەوڵەتی کوردی ئیعلام بکەن دەبێت ئیتیفاقێکی استراتیجیمان لەگەڵیان هەبێتن تورکیا هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم وا هەڵکەوتەکەی وایە کە هەموو حدودەکانی قەپاتن یعنی حدودێکی سەر بەخۆی نەبتوانیتن لەگەڵ وڵاتێکە پشتگیری بکاتن جارێ تاکو ئێستانەکە هیچ وڵاتێک بەڕسمی پشتگیری هەرێمی کوردستانی نەکردووە بەڵام ئەگەر فەڕەزنا وڵاتێکیش پشتگیری بکاتن هەتوو دەبێت لەگەڵ ئەو سێ دەوڵەتەکە چواردەورەی هەرێمی کوردستانیان گرتو دەبێت بە ئیتیفاقێک بیت چونکە تورکیا زۆرترین ڕێژەی کوردی تێدانیشتە جێ ئەو جا لە دوای ئێران قەناعەتم وایە بە ئیتیفاقێکی استراتیجی نەبێتن بە ئیتیفاقێکی سیاسی ڕوون و ئاشکرانە بێتن ئەو دوو دەوڵەتە لێ ناگەڵێن دەوڵەتی کوردی لە هەرێمی کوردستاندا دروست بێتن و ئەوانەش ئەگە بیرمان بێتن لە سەرەتای هەڵکردنی عەلەمی کوردستان کە باسی ریفراندۆم و دەوڵەتی سەربەخۆش نەبوو لە کەرکووک ڕۆکی تورکیا هاتە سەرخەت و گوتی ئەو ئیتیفاقە درێژخایانەی کە لەگەڵ هەرێمی کوردستانمان کردووە ئەو تیجارەتەی کە لەگەڵ هەرێمی کوردستانمان کردو هەمووی ڕادەگرین و دەگەڕێنەوە سەر خاڵی یەکەم و تا هەموو شتێک سفر دەکەینەوە لەگەڵ هەرێمی کوردستان یعنی بەس دەبێت سیاسەتمەدارانی هەرێمی کوردستان بەڕاستی بێنە سەر خەت بێنە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان ڕاشکاو بن لەگەڵ میلەتەی خۆیان ئایا استعدادی چیان کردو بۆ ئیعلانکردنی دەوڵەتی کوردی بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان لە سۆرانەوە زۆر سوپاس دەکەین.